هەر سێ لایەنەکەی تریان داوایان کرد لەو بەلاغەی دەری دەکەین با بڵێین لەگەڵ دواخستنی هەڵبژاردنین تەنها کۆمەڵی ئیسلامی وتی ئێمە ئەو بەیانەتان لەگەڵ واژۆ ناکەین و ئامادەنین نەخێر ئێمە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردننی دواخراوین نەک دوا بخرێ جارێتریش بەڵام لە ئیعلام مزایدەمان بەسەر هاوڕێکانمان و لایەنەکانی ترا نەکردووە ئێمە وەکو هەندێک پرەنسیپ و مەبادیع تەماشای سیستەمی حکومڕانی و دامەزراوەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستانەکەین ئەو جۆرە تەماشای ناکەین کە خۆمان چەندێ براوین ئەوەندە لەگەڵین بزانین خۆمان دۆڕاوین دەین بەهانە دەدۆزینەوە بۆی هەڵبژاردن نەکرێن خەڵکی کوردستان ماندووە پێویستی بەوەیە کە گۆڕانکاری ڕووبدا حکوومەتێکی نوێ دروست ببێ پەرلەمانێک کە لە هەیبەتیاندا کە پەکیان خست کە بەم دەردەیان برد بگۆڕێ و پەرلەمانێکی نوێ هەڵببژێردرێ لە هیچ قۆناغێکا لە هەرێمی کوردستان هەڵبژاردننی پاک و بێگەرد و نەزیه ئەوەی کە هەمومان داوایەکەی نەکراوە ناشکرێ پێ دوێ دەزانی ئەمانە لە هەڵبژاردننی تیپێکی تۆپی پێ لە لاکۆڵانێکا تەزویریان کردووە لە هەڵبژاردننی مختاری گەڕێکێکە تەزویریان کردووە باوەڕکە لە هەڵبژاردننی شاجوان ومانەشە تەزویریان کردووە لە هەڵبژاردننی پارێزدەران شەڕەلەقەیان کرد لە هەڵبژاردننی چی نازان تۆ ناوی بنێ چه هەڵبژاردنێگەیە لە هەر هەڵبژاردنەکەڵی ئەم دەسەڵاتە مەجای فێڵی خۆی و خۆسەپاندنی خۆی هێشتۆتەوە لەو شوێنەی زانی بێتی دۆڕاوە تێکی داوە لەو شوێنەی مەجای هەبوو بێت تەزویری کردووە ئەمە بە نیسبەتی ئێمەوە تازە نییە کە ئەمانە تەزویر دەکەن ئەگەر ئەو بەهانانە هەر لایەنێک بی وتایە بوو ئێمە بمان وتایە چکە هیچ لایەنێک کەشەکەی بەو جۆرە نییە ئیتیهامی پەرلەمانتاری بکرێ بچنە سەر ماڵی پەرلەمانتاری و خەڵکی بگرن ئەوە بەرامبەر ئێمە کراوە ینی زۆرترین فشار بەرامبەر ئێمە کراوە